خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ڕەنگە قسەیەک نەمابێت لەسەرەوەی بۆچی موچە دابەش ناکرێت. ڕەنگە بەهانەیەکیش لای هاوڵاتی و موچەخۆری هەرێمی کوردستان قبولکراو نەبێت. بەڵام ئێمە ئەم شەو باسیەوەکەین ڕەوشی خەڵکو و دابەش نەکردنی موچە کاریگەریەکی خستۆتە سەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان. چێ بەرپرسیارە لەو دۆخات چۆن ئەتواندرێت ئەم دۆخە سەخت و قورسە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا کەمێک ئارام بکرێتەوە. بەڕاستی هیچ بۆ بەهانەیەک ئەگاتە ئەوەی تۆ سەرجەم موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبارمتە بگری لە کاتێکدا بە تەواوەتی ژیانی خەڵک بۆ پێداویستی زۆر ڕۆژانە نەبێت پەچی کەوتو. ئەم شەو لەگەڵ بەڕێز نەوزاد مهندیس شارەزای دارایی گفتوگۆکەین. کار نەوزاد بەخێر بێت. زۆر سپاس سپاس بۆ بەڕێستان. قرار میوانێکی تریشمانە بێ بەڵام بێتێت و دوعای خێرت کرد بێکار خۆمان بین. شەریکایەتیم قبوڵ زۆر باشە. هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەو دۆخە ئەمڕۆ شتێکت دووسی بۆڵی گەیشتە ئەوەی کە خەڵک بەڕاستی نانی پێ بگرینگترە لە ئازادی. بەڵێ وایە بەداخەوە کاک زانە خوێنەوەی من بۆ ئەو دۆخە من بە طبیعەتی خۆم قەت ڕەشبین نەبووم و ئێستاش ڕەشبین نابم، چونکە من بە شێوەیەکی عیلمیش بیرکەموانێ مادام دنیا لە حرەکەتێکی بەردەوامایە، مادام شەو و ڕۆژ بە بەردەوامی و لە دوایەک دێت و دەچێت، مادام ڕۆژ و مانگ و ئەسێرەکان لە جوڵەیەکی بەردەوام و گردون بە تەواوەتی لە ئەوەیە هیچ شتێک تاسەر لە شوێنی خۆی نامێنێتەوە. ئەمە حەقیقەتێکی عیلمیە. بۆیە ئەم وەزعانە و ئەم دۆخانە شتێپەڕە بن، بەڵام دۆخەکانی هەرێمی کوردستان بەداخەوە وەکو هیچ دۆخێکی وڵاتانی دنیاە، هیچ کۆمەڵگایشی کەنیە. ئێمە من بۆ خۆم ئەزانم لە ساڵی 2014ەوە کاتێک سعری یەک بەرمیل نەوت 150 دلار بوو، دوایی ئەزمە هاتە سەر 20 دلار و 27 دلار و ئەوە 30 دلار. هەموو دنیای گرتەوە. کۆرۆنا پەتایەک بوو، هەموو دنیای گرتەوە. کەس پێی ناخۆش نەبوو، کەس فەرق و جیاوازی نەبوو. بەڵام ئەوەی کە جیاوازە لە هەرێمی کوردستان و کۆمەڵگای کوردەواری و حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە ئەم قەیرانە 10 ساڵی ڕێکە بەردەوامە. 2014 بۆ 2024 ئێمە دەناڵێنین. هەموو دنیا، هەموو وڵاتەکانی دەوروبەرمان لە ئێران، لە تورکیا، لە وڵاتانی کێ ئەوروپا باشە ئەزمەی داراییانە بێ، ئەزمەی ئیداریانە بێ، ئەزمەی ئەمنیان ئەبێ، بەڵام ماوەیەکی کورت و محەددە و تێ دەپەڕێ. ئەمە ئەوەستاوەتە سەرچی بۆچی ئێمە چەق بەستوین. قسەکەمان لەمەیە. هەموو ئەزمەیەک هۆکاری خۆی هەیە و هەموو ئەزمەیەکیش چارەسەری گونجایی خۆی هەیە. وەستاوەتە سەر یەک ئەبێ وەکو دکتۆرێک لە پێش هەموو کەسێکاکە ئێمە نەخۆشە بینە چینە لای دکتۆرێکی بەڕێز. ئەم دکتۆرە بە چەند پرسیارێک دەزانی هۆکاری نەخۆشیەکەمان چییە، کە تێگەش نەخۆشیەکە چیە چارەسەرێکی گونجاومان بۆ دەدۆزێتەوە. دەوری ئێمە نەخۆشین وەکو کۆمەڵگا. هەرێمەکەمان حکوومەتەکەمان دەسەڵاتەکەمان دەوری دکتۆرە بینێ. ئەم دکتۆرە تا ئێستا یاخۆی لە جێلی دەداوەکو هەولێریان دەڵێ، یاخود خۆی بە ئەنقەست وا دەکاکە بەم شێوەیە دۆخەکان بەردەوام بێ، یا لە مەسلحەتی چەند دەسەڵاتدارێک و گروپێکن و لەگەڵ ڕێزم کام کەلیمێ بەکارێنم مافیا ئاسا مامەڵە لەگەڵ گەل و میلەت و نیشتیمانەکەی خۆیان ناکەن. نەدەگەڕێ بە دوا هۆکارەکانە، چونکە وەکو ئەم قساناکەم حەقا تاڵە ڕقە خۆش مەزانم قورسە، بەڵام ئەسبابەکانیش هەر خۆیان بوون، هەر خۆیان خوڵقێنەر بوون، هەر وەکو ئەڵێن بە بیردۆزەی فەوزای خەلاق مامەڵاکەن بۆ خۆیان فەوزاکە دروست دەکەن، بۆ جارێکی کەسە لە نوێ وێرانی کەن و دای بڕێژنەوە بە مەسلحەتی خۆیان. باشە هۆکارەکان نەدۆزراوەتەوە تا ئێستا و پلانێکی گونجاویش دانراوە، چارەسەرکی گونجاویش دانراوە بۆ ئەم دەرچوون و ڕاپسکان و خۆڕزقانن لەم دۆخە قەتیسا. پێت وایە دۆخەکە ئەوەندە قورس بێتە دەسەڵاتی ئەم حکوومەتە نەبێت چارەسەریکە؟ نەخێر من دایمەن ئەڵێم کاکە حەقیقەتێک هەیە، تۆ خۆت من و تۆ ئێستاکانە بمانەوە کێشە دروستکەین، ئەزانین چۆنیش چارەسەریەکەین. زۆر بە باشی زانیمانە کێشەی هەرێمی کوردستان لەو کاتە دەستی پێکرد کەوا بەداخەوە ئەڵێم سیاسەتی سربەخۆی فرۆشتنی نەوتمان دەست پێ کرد بە بێگەڕانەوە بۆ بەغداد، کەچی ئێستا دوای 10 ساڵ لە چواری پار ساڵێکی کە 10 ڕۆژی کاگەینە ئەو ساڵەکە ڕێکەوتنمان کرد، مەلەفی نەوتمان هەمووی ڕادستی بەغداد کرد، بەڵام هێشتا ئەو ڕێکەوتنە ڕاستە زۆر کەس ئەڵێ بەغدادیش کەم تەرخەمە، بەڵێ منیش لەگەڵ ئەوەیە، بەڵام کە تۆ مەلەفەکە تەسلیم کرد تا ئێستا یەکێک لە بەندە سەرچەکان دەبوو هەموو ڕۆژێ 400,000 بەرمیل تەسلیمی بەغداد بکەین، بۆ نەتکردووە. خەتای چێ دەستی گرتوانەڵە خەتای بەغدا خۆی وەکو عیلمیان و ڕێک نەکەوتون. بڵێ ڕاستە لەگەڵ بەغدا ڕێ نەکەوتون لەسەر تێچوونی دەرهێنانی بەرمیلێنەوت کە کۆمپانیا نەوتەکان داوایەکەن. ئەمەش بۆ خۆی گەلێک پرسیاری ورترەکە با نەچینەوە مەوزوعانەوە.
بۆی بەداخەوانێ دۆخەکە دۆخێکی قەتیسە چەقبەستووە ڕەش و تاریک و لێڵە تا ئەو کاتی دەرەچین و سەری تونێلەکەمان لێ دیارە هەموو کێشەکان کاکە زانە تۆچی تە تونێلێکەوانێ بەلایانی کەموانێ لە سەرەتای تونێلەکە وەزعەکانت لێ دیار نییە ناومێدی دادەگرێ بەڵام هێواژ کە هەنگاو بەراو ڕووناچیەنی کەوتیتە ناوەڕاست هەنگاوە ئەبیندرێ لەو بەرپرسیان نەخێر بەداخەوە ئێمە وەکو ئەڵەی لە بازنەیەکی بۆشە دەسوڕێنەوانێ بە دەوری خۆمانە نە هەنگایەک بۆ پێشەوە نە هەنگایەک بۆ دواوە و بەرچاویشمان ڕوون نییە بەرەو چوە بە چ ئاراسیەک بڕۆین بۆ لەبەرەوەی بەداخەوە ئەم جارە ژەڵێم بڕیاردان لای خۆمان نییە بەڵکو لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان ئەم جارە ئێستا 10 ملیار هەیە 8 ملیاری 600 و داهاتی ناوخۆشەیە ڕاستە ڕەنگە بەش نەکاوەک پێی زۆر خوان ئێڵێن بەڵام بۆچی ینی نەئەکرا دابەش بکرێ کاکنەوەزاد لەسەر ئەو پارەیە خەڵک نەکەوێتەوە قەیرانە خۆ جارەکانی تر بە 21 ڕۆژ قایمیان ڕاگەیان ڕاستە ئێستاش باوای لێ بکەن دەردی جەناب بدەڵێ ئێمە وەکووتم قەیرانەکە 10 ساڵی ڕێکە کاک ئێزانە ڕوبع موچەمان قبول کرد نیوە موچەمان قبول کرد سێ ڕوبع موچەمان قبول کرد باشە هەمووی وەکو جەناب بدەڵێ جاری وا بووە بە 3 مانگ موچەیەکمان وەرگتووە لە 2016 ئێستاش بیرمە کاکە بە 2 مانگ جارێ موچەیەکمان وەرگتووە بەڵام هەمووش قبولمان بوو لە سەرەتاوە کە ئەمانزانی ڕاستە شەری داعش هەیە خەرجێکی زۆر هەیە هەرێمی کوردستان ئەو داقەت و توانای سەرەتا بوو نەوت فرۆشتنوانە نەبوو نەود نرخی دابەزی نەود مەسەلەن پارەی باشی ناکرد لە بازار هەموو ئەوانە ڕاز و خەڵکیش تەحمولی کرد بەڵام ئێستا دەرکەوتوانە من بۆ خۆم وەکو بەیان جار بەرنامەمان کردو لە هەموو کەناڵەکانی کەش ئەو کاتش کە سەرەتای ئەزمە بوو تەسەورەکەی من لەو بڕواایە بووم کە داهاتی باشە بوو و بە قەست گل دەدرایەوە باشە ئێستا پرسیارێکی حەقیقیەوەی جەنابێت 608 ملیار هاتووە بای چەنە وەکو ئەڵێن تەنها وەزارەتی پێشمەرگە هەندێک لە دەستگا ئاسایشەکان نردوو ئەمە چەنە وەکو بازەکەن یەک لەسەر 3 موچە خۆرانی هەرێمی کوردستانە ئی باشە تۆ وەرە سێ ڕوبعی فەرمانبەرانی خۆت لە کۆڵ خۆت کەرۆلانی کەم بەم پارەیە دوایش یێواش تا ئەو فترەی کە ئەمان تەواوە بن دەتوانی بە داهاتی ناخۆ پڕێکیتەوە پرسیارێکی واقعیتر و لۆژیکانەتر تۆ لە ماوەی 6 مانگی ڕێکە موچەیەکت داوە بەڵام لە 6 مانگە تۆ داهاتی نانەوتی خۆتت هەبووە وەکو باسیەکەن 320 ملیارە با بە خاتریانە گرین 50 ملیارە نازانم بۆچی لە 320 هاتە سەر 50 ئەمەش پرسیارە بەڕاستی داهاتی ناوخۆ بەڵێ بۆم سان داهاتی نەوتەڵێ داهاتی ناوخۆ بە هەموو ئەو شتانی کە هەمانە گومرکەکان چیوانە باشە تۆ 50 ملیارە باشە کەواتە تۆ حسابی کەس 6 باشە ئەمە ملیارێک و شتێک دینارە وەڵێ مانجی 1 و 2 تەکمیلی مانجی 1مان پێ کردووە یعنی کاک باشە قسەیەکی حقیقات وەکوتم بگەڕێنەوە سەر پرۆسەینەوت لە سەرەتای دەستپێکردنەوە بە ناشەفافیەت و تاریکێنە دەست پێکرا کەس نەیزانی گرێبەستەکان چەند کۆمپانیا هەیە نەوت بە چەند ئەفرۆشیە چەند پشتی کۆمپانیا نەوتیەکانە چەند شیرینی وەردەگیرێ بۆ دەسەڵات و دەست ڕۆیشتەکانی ئەم حکوومەتە چەند بۆ تورکیا چەند بۆ شەریکاتی کەیە باشە من نمونەیەکەمەوە دوێنێ برادری باسی کرد بەڕاستی یعنی حقیقەت و لۆژیک قوبوڵیەکە وەرە میلەتەکەمان فەقیرە داماوە 2 مانگە معاش تەوزیع نەکردووە کەچی دەستگایەکی خێرخوازی هەیە باشە ئەچێ لە ئەفرین وەکو باسیەکەن من نازانم حقیقەتە یاننا بنکەیەکی گەورەی کردوتەوە بە ناوی یارمەتی و هاوکاری ئەو خەڵکەی ئەوەیە کە خۆشمانە زانین ئەفرین کووردا داگیر کراوە لە ساڵی 2010 تا ئێستا ئەچێتەوە باشە چەتەکانی تورکیا لەوێ باڵا دەستن تۆ دەچی خزمەتی ئەوانەکەی وەکو باسییان کرد هەموو گەڕێکێک یا چەند گەڕێکی وەلیدەیەکی کارەبایان بۆ داراوە کارەبا ئاو خزمەت گوزارەکان بەڵام لەو لاشەوانە سەرەکانی لە تۆ نزیکترە قامیشلۆ لە تۆ نزیکترە نازانم کوبانێ لە تۆ نزیکترە ناچیت خێرخوازیکەی بە ناوی خێرخوازیەوە ئەمە سیاسەتێکی دووفاقیە کە کچی کە لە بەرامبەری ژاتۆ هەوڵێگەی هاندانێگەکەی هەنگایەک دەنێ بەرە و ئەگەر دوژمنەکەشت بێ کە دوژمن نییە کاکە یعنی ئێمە بە غەڵەت تێگەشتون کاکزانە هەمومان ئەو ڕوانگەیە بینین کە بەغداد دوژمنمانە باشە بەڵام کاکە بەغداد دوژمنت نییە بەغداد بەپێی دەستور و یاسا و بە حوڕێتی خۆت و بە ئازادی خۆت لە ناو چوارچێوە ئەم دەوڵەتیا ماویتەوە لە ئێستاە دەستورێک تەحکومت پێوەکە وەرە تۆ وەر لەسەر مافەکاری خۆت ئەوە بکە نەک لەسەر پۆست و امتیازەتەکان شەڕ بکەی بۆیە بەڕاستی کەس نەسیحەتی کردوین ئەمریکا ئەوروپا یۆنامی کەس نەسیحەتی کردوین کە پشت لە بەغدا بکەین نەخێر کەس لەگەڵەوەی پشت لە بەغدا بکەین بەدڵنیایی من برادێک باسی کرد دیارە معلومەیەکی لەلا بوو ئەڵێ لەو سەردانی جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کە چووە
ئەمریکا و هەر دوێنێ و پێرش لە دوای ئەو تەسریح و بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی لەسەرەوەی کەوا بایکۆت و هەڵبژاردنەکانەکەن سەفیرەی ئەمریکا ڕۆمان ئیلیۆنسکۆ چۆتە لای کاک مەسعود و لە دوای ئەویش ئیداری تەنسیقی و سەرکردایەتی ئیداری تەنسیقی دەوڵەتی بەڕێوەبردنی دەوڵەتی عێراق کۆبوونەوەیان کردووە تەلەفۆنێکی لە بینی نووری مالیکی و کاک مەسعودا بووە هەمویان لەسەر ئەوە ڕێکن و هەمویان سێ خاڵ ئەوەی کە من بیستومە بیر لە دوو ئیدارەی و شەڕی ناوخۆمەکەنەوە باشە بیر لەوە مەکەنەوە کە بەشداری هەڵبژاردن دەکەن چونکە بەشداری بکەن یانەیکەن بە تایبەتی وە کاک مەسعود و پارتیان وتووە بەشداری کەن یانەیکەن پرۆسەکە هەر جێبەجێ بێت کەواتە خۆتان زەرەکەن و هانیشتان دەدەین کێشەکانتان لەگەڵ بەغدادا چارەسەرکەن بە هەر شێوەیە کە بتانەوێ و ئێمە شاوکار و یارمەتی دەر و دەردی کابراڵێ سڵح و عەدالەت و حەکەمە بین لە بینتانە لەم سێ خاڵە زیاتر ئەمە دوژمنە کەواتە دوژمن چییە کاکە دوژمن ئەوەیە بتکوژێ دوژمن ئەوەیە برسیت کە باشە لەم سەردەمەیە کاکزانە مردن هەرەوە نییە بە جەستە و بە فیزیکی لەناو بچیت هەموو لە ئێمە هەموو کەسێک کە ژیانی نەما کە کرامەتی نەما کە ئازادیەکانی نەما مردنە ئینسان بریتێ لە چی بریتێ لە چەند بەهایەک یەک لەو بەها پیرۆزانە بریتێ لە ئازادیەکان لەگەڵ ڕێزم کام قسێژەکەم لە هەموو هەرێمی کوردستانە ئازادی مطلق نییە جا طبعا یەک مەقولەی زۆر مەشهور هەیە ئازادی ئەڵێ پاکێجێکە بەش ناکرێت یا ئازادی یا کۆیلەی ڕەش و سپینیە لەو بینەیە باشە لەبەرەوە ئەمە بەهایەکی زۆرە لەبەندی نیە لە ئازادیە بڵم تا ڕادێک ئازادیان ئازادی ئەگەر بێنە سەر ئازادی تاکە کەس لەوەیە لە قەتیسکراوە کە ئازادی من ئازادی تۆ تێک نەدا ئەوەندە سنووردارە بەڵام وەکوەوەی کە من بمەوێ و تۆش بتەوێ هەمومان ئازادین چی بکەین لە ڕادەربڕین لە خۆگۆڕین لە نیشتەجێبوون لە خواردن لە هەموو شتەکانی کە هەموو غەریزەکانی ئینسان یەکێک لە کەرامەتی ئینسان بریتێلەوەی کە هەموو ئینسانێک لە بەردەمی یاسا لە بەردەمی خوا لە بەردەمی خەڵک لە بەردەمی ویژدانی خۆتا یەکسان بیت باشە بەهایەکی کە زۆر پیرۆزە لە کۆمەلگا پێشکەوتەکانە دادپەروەریە ئەم دادپەروەریە با بۆ هەمووان بێت ئەم فرسەتی کار و ژیانە بۆ هەمووان بێت ئەمانە بریتین خۆشگوزەرانی و دابینکردنی کار و کاسپیەک دابینکردنی بنمیچێک کە هەموو تاچێک و خێزانێک لە ژێر یابژی ئەمە بەها مرۆڤاتیەکانە پێشێل نەکردنی مافەکانی مرۆڤ ئەمە بەها پیرۆزەکانە کە تۆ ئەم بەهانە کە ئینسان ڕوود کرایەوە مجرد کرا لەم بەها جوانانە ئینسان دەبێتە لاشەیەک و تەنها ئەوەدا حرەکە و جوڵەیەکی هەیە بۆیە قسەکەم ئەمەیە کاکە زانە زۆر جار هەندێک ئینسان پەندی پێشینان یا حەکیم و داناکان بێنێتەوە وڵات و نیشتیمان ئەوەندە خۆشەویستە کە من شکۆ و کەرامەتم تایە هەبێ وڵات و نیشتیمان بریتە نییە لە پارچە زەوێک یا کۆمەڵە خەڵکێک یا کۆ ببێتەوانێ وەکو شارە هەنگ بە ناویە کا بچن مافی خۆرا ئەوەن من وڵات و نیشتیمانێک ئەوەیەکەوە کەرامەتی مرۆڤایەتی شکۆی مرۆڤایەتی میتیا پارێزراوێ زیاتر بێنەوە لەسەر ئەو مەسەلەی بەرسیکردن باش ئێستا قسێکێک کاک نەوزاد ئەوەی تێبینیت کردبێ بەڕێستان قسێکێکەوەی کە دوای ئەوەی مامۆستایانی ناڕازی چوونە بەغدا و ئەو داوایان بردەوە لە هەمان کاتەیەکیش داوایەکی لەبارەی یاسای هەڵبژاردنەوە بردەوە ئێستا ئەمە دوێنێ لە دیمانەیەکی وەزیری دارایەت تێگەیشتین کە بە بڕیاری سەر حکوومەت ڕاگیراوە تا پارەی هێزە ئەمنیەکان دێ دوای وەزیرەکانی خستۆتە بەردەم واقع کەوتێتی ئێوە ڕازین موچەی مەدەنی دابشکەین هی عسکەری دابش نەکەین طبعا خەڵک لەو حاڵەتەیە کەوێتە ڕاست قسەیەکەیە کە ئەمە تۆڵەکردنەوەیە لە مامۆستایانی ناڕازی وە لە یەکێتی بۆی فشارەکە بۆ هیچ سەر یەکێتی زیاتر بێ و یەکێتی ڕوبەڕووی حراجێ بکاتەوە و یەکێتی ئێستا لە هەم لە حکوومەتە خەڵک پێڵی تۆ بۆ بێدەنجی و لە لایەکی تریشەوە پێ یعنی ناتوانێت لەو حاڵەتەیە قەرارێک دە چکە قەراری حکوومەت یاریمی بەدەست نییە لە ئێستاشە قەراردا بۆ بەغدا بۆ خێراییە ڕەنگە ئەمەش بار قورسێکی زیاتر لەسەر هەرێمی کوردستان و قەوارە و خەڵکیش دروستکە ڕاستە خۆی بەڕاستی کاکە یعنی هەنگێ ئەو قسەیەکە من لە پێش کۆبوونەوەکە ئەنجومەنی وەزیرانی هەفتەی پێشووکە ئەو قسە و باسانەی تیاکرا برادێکی نزیک لە وەزارەتی دارایی وارێ تەلەفۆنی بۆ برادێکی کردبوو طبعا ئەو ڕۆژە ئەو دوو ڕۆژە تا ڕۆژی چوارشەممە وەزارەتی دارایی و هەموو ستافی وەزارەتی داری بە وەزیری دارایی وارێ لەسەر ئەوە بوون کەوا دەبێت موچە دابش بکرێ بەڵام ئەم بڕیارە وەکو ئەوەی کە بیستم بڕیارەکە وەزیری دارایی بە تاقی تەنیا وتوی ناچمە ژێرباریەوە ئەبێ لە ئەنجومەنی وەزیران بڕیار بڕێ ئەوە بوو لە ئەنجومەنی وەزیران وەکو جەنابەت باسیەکەی بە شێوەیەک ئیحراجی هەمویانی دروست کرد بێ چونکە کاکە خۆی ئێمە بینە سەر حسابێک هێزی پێشمەرگی قارەمان باشە
من لە خۆمیان بە مستحق دادرێم کەوا موچەکانیان لە پێش منەوە بیرێت پێشمەرگەیەکی داماوی قوڕ بەسەر کەوا باسی بکەین لە سنگەرەکانە شەونخونیەکە و بێچارە و چارە ڕەشە دەردی کابراڵێ بۆ کوردایەتێک و بۆ خەمخۆر بە زۆر بێ یا بەخۆشی مانگی 500 هزار دینار وەرەگرێ باشە بۆچی دەبێ معاشی نەبێت من پرسیارەکەمەیە ئاساییشێک و دژە تیرۆرێک وە هەموو ئەو هێزە ئەمریکانی کە ئەوە نەیە ئەم ئەمنیەتی من و تویان پاراست و ئەمنیەتی وڵاتیان پاراستەوە منیش قبوڵم نیە ئەگەر و پرسیارم لێ بکەی کاکە بەڵام وەرە سەرۆکی حکومەت تۆ من دەبوایە من زۆر جار وتومە ئەگەر سەرۆکی حکومات کابرایەکی دڵسۆز وایە کابرایەکی خەمخۆر وایە دەبوو قەرزی بکردایە نەیهێشتایە باشە خۆ چەند جارێک گوتیان قەرزی هەموو مانگەکانمان کردووە و خۆمان خستۆتە ژێرباری قەرزە و دەبێ بیدەین لە خواپیا و دەسەڵاتدار و سەرمایه‌دارەکانی کوردستان کاکە ئێستا خۆ سیوەکۆڵێن یەک لە سەرشەی موچەکەیە بۆ یەک لە سەرشەی موچەکەت قەرز نەکرد بدایە و خەڵکت دەرباز کردایە و خەڵکی خۆتت لە خۆت ڕازی بکردایە کاکە تۆ خۆ دەزانیت دەی شەش ئەگەر ئینشاءالله هەڵبژاردنەکە بکرێت مانگونیوەکت ماوە چۆن لە ڕوو دێت ڕوبەڕووی جەماوەرەکەی خۆت بیتەوە شەقامی خۆت بیتەوە بۆیە بەڕاستی دەبێ حیزبە سیاسەکان سەرکردە سیاسەکان هەمویان بەبێ جیاوازی من ڕوویان تیەکەم والله متمانەی ئەو خەڵکە نێنەوە دەستی خۆتان و خەڵک لە خۆتان ڕازی نەکەن و خەڵک ئاش نەکەنەوە لەگەڵ خۆتانە چاوەڕێ ئەوە نەکەن خەڵک لە 1970 بچێ دەنگتان بۆ بە و لەو 120 و لەو 130 کە ئەچێت چاوەڕێ نەکەن هەمووی بۆ یەکلایەک بێ و بەڕاستی هاوسەنگی و کێشەکان و هاوکێشەکان قوڵتر و ئاڵۆستر دەبێت لە پەرلەمانی داهاتوە بۆیە بەڕاستی کاکزانە بۆیە ئەمانە کە ئەخوێنی تەوانێت دۆخەکەت لەبەرچاو ڕەشە لێڵە تاریکە بەڵام ئومێدیش هەر وەکوتم ئومێد هەیە مادەم خوایە ئومێد حرەکەش هەبێ هەبێت موقیفە بێ هەبێ من دەڵێم مەسەلەن بیبینە بەرچاوی خۆمان هەموو ساڵێک تا ئاهاتینە سەر ئەوەی کەوا یاسای بوجە جێبەجێ بکرێ دەیان وەف دەچوو لەکەیەکەوە تو ویژدان لەکەیەکە وەفتی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا لەو قەیرانە بۆ هەژماری من بچن بەسەرەوەش ئەوەش قسە ئەەکەین بەڵام یەکێتی ئەتوانێت چی بکە کاک نەوزاد ئەگەر واقعی بێت لەو دۆخەیە بە ڕەچاوکردنی زمینەی حاڵ و واقعی هەرێمی کوردستان من سەرڕای ئەوەی کاکە کە کادرێکی یەکێتیم نایشارمەوە بەڵام چاودێرێکم بەڵام تاکێکیشم لەو کۆمەڵگایە تۆکو چاودێرێک و تاکەکە مەسەلەن پێمان بڵێ چێتی توانێت چی بکە وەکو ئازارێک کە ئازارەکانیش بەر من کەوتووە کاکەزانە کە ئازارەکان بەر خێزانەکەم کەوتووە کە ئازارەکە بەر خزم و کەسوکارەکەم کە ئازارەکە بەر کۆمەڵگاکەم کەوتووە تۆ بێ خۆ دوا دابنێ ئەجینا ئەگەر من لە ئاسێکی بەرزەوە سیر بکەم و لە خۆشگوزەرانی خۆمەوە سەیری خوارەوەکەم ئەبێ وەکو دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم سەیری گەلەکەم بکەم نیشتیمانەکەم بکەم بۆیە بەڕاستی من ئەڵێم هەنگاوەکان دەبێ ببێ من ئێستا داوا لەسەر کردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی کاک پاڤڵیشەکەم وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ماوەی پێشووە ئەو هەنگاوانی کە ناوتە جێگەی ڕەزامەندی نەکەریچێتەکان بۆ خەڵکی دەرەوەی یەکێتیش بووە باشە هەنگاوە باشەکانت چاکسازیەکانت ڕاستکردنەوەی هەڵەکان لانی کەم نەتوانیوە لە 100 من دڵنیام لە 100 دەیویست ئەوە بکە بەڵام هیچ کاتێ لە 100 نەتوانیوە هەنگاوی باشت ناوە خەڵکت لە خۆت ڕازی کردو جەماوەر لە یەکێتەکەمان نزیک کردوتەوە دەبێت هەنگایەک بنێ قوتی خەڵک بسێنیتەوە کاکە خی گەورە بۆ عەزەمەتی خۆی کە هەمومانی دروست و ڕست و ڕۆژیش بەدەستمانە لە چەندین ئاەتی قورئانە نانی پێشترس و خۆف و ئەمن و ئاسایش کردووە چونکە تۆ ئەگەر برسیت بوو کاکە تاوانەکە زیادەکە کوشتن هەژاری نەخوێندەواری هەمووی زیادەکە ئاشتی کۆمەڵایەتی تێگەچێ یەکێک لەو کۆمەلگانەی کە هەمیشە تووشی شکست و سەرگەردانی و ئاڵۆزی دەبێت ئەو کاتەیە کە ئاشتی کۆمەڵایەتی نامێنێت کە هەموو ئۆرگانەکان لە دەست دەرەچن و دەسەڵاتێک نامێنێ حاکمێک نامێنێت لەناو کۆمەلگایە باشە هەم برسیکردن و ترساندن خی گەورە خۆی بەکاری ناوەکو چێکێکیش هەچ کاتێک تۆ نیعمەتێکی پێدای قیمەتت نەزانی بە لیباسی جوع باشە بە برسێتی ئەترسێنێ و دواییش بە ترس و خەوف و نەمانی ئاسایشە باشە بەڵێ لەبەرەوە نان زۆر گرنگە منە کورتە نووسینەی کە نووسیمە لە ماوەی 5 ساعات زیاد لە 200 کەس بینیوێتی و ئەنواع و ئەشکال کۆمێت نووسراوە هەمووی متتەفقە بەڵام هەندێک کەس من تێناگەم لۆژیک بیرەکەنەوە خۆیان جێلەکەن چی دەڵێن کاکە هیچ کاتێک نەبووە خەڵک خاک و وڵاتی خۆی بفرۆشێ و تەسلیمی داگیرکرد بێ لە پێناوی نانە کاکە زانە حقیقەتی لەگەڵ عراق ڕێکەوتن بۆ خاک و وڵات فرۆشتن من پارچەیەکم لە وڵاتەکردنەوەی لە چیەوە دێت ساڵی لەو معاناتی هەیە کاکە زانە حقیقەتێکی کە باس بکەین نان بۆ خەڵکێکی بۆ تاکێکی ئازاد زەرورە بۆ تاکێکی کۆیلەش زەرورە
باشە ئەوە نییە بڵێ وڵا کە من ئازاد بووم پێویستم بەنان نییە نان ناخۆم بە زانستی پزیشکیش پێم وایە هیچ کەسێک ناتوانێت نازانم لە هەفتەیەک یا با بڵێن دە ڕۆژ یا 15 ڕۆژ زیاتر بژی باشە بەبێ خواردن بەڵام تۆ دەتوانیت بە دەیان ساڵ لەژێر جەور و ستەم و ئەوەیە خۆدرا بگریت و مەسەلەن دەسەڵاتی خۆشمان تاقیمان کردێتەوە ژیانی ئێمە لە سەردەمی حکومەتی ڕژێمی بەعسا هەمووی وەکووتمان ئازادیمان نەبوو ژیاشین وەکووتمان خوێندنیشمان تەواو کرد لەژێر دەستی و زوڵم و داگیرکەرەیە ئەمە ئەوەیە کەواتە کاک زانان نان زۆر زەرورە مەسەلێکی عەرەبی زۆر هەیە قەطع الأعناق لا قەطع الأرزاق یعنی سرم ببڕە بەڵام نانم مەبڕە ئەمە هەمووی ئەوەیە هەژاری و برسێتی ئیمامی عەلی زۆر بە جوانی نووسێتی ئەڵێ لەو کانە الفەقر ئینسانە لەقەتەلته بنفسی هەژاری لە چێوە هاتووە هەژاری برسێتیە یعنی برسێتی جۆرێکە لە هەژاری بۆیە مەقولەیەکی کە زۆر باش بۆیە جوابی ئەو برادرانەیە و کەزانە بمەوە دەڵێ مەسەلێکیکە هەیە ئەڵێ مردن لە برسێتی زۆر ناخۆشە بەڵام لەو ناخۆشتر بە قەرزاری بمری ئێمە لە ئێستا لە کوێیان کاکە هەم برسین هەم قەرزاریشی یعنی مردنەکەی ئێمە دەیان قات بە ئازارترە لە ئەوەی کە بۆیە لەبەر ئەوە بەڕاستی کاک زانانی یعنی وەکوتم تۆ پامێکی ڕوو سەرۆک بافڵ کرد ینی هەنگاوەکە ئەتوانێت لە ڕوواکە ئاوچی ڕاستە هەنگاوەکە من لە ناو خەڵکان ئەنی خەڵکێکی زۆرە لە یەکێتی ئەبێ هەنگاو بنێ بێت چی بکات ڕاستە لە حکومەتی هەرێمە واقعێکەیە کە یەکێتی حاڵی لاوازە بڕیاری لاوازە ئەمە لە ڕابردوو ڕسمی ئەمڕۆی کێشاوە بڵێ من لە ناو خەڵکام خەڵکی ژەبینم لە مۆزاف لە کرێکە لە بازار چونکە خۆم دەردی کابراڵێ ئێمە لە چینەکەین خۆمان نانی خۆمان بەدەستەخەین خۆمانە چینە بازار خەڵکی تەبەقەکەی خوارەوە ئەبینین نە خەڵکەکانی سەرەوە سیاست بریتە لە جورئەت سیاست بریتە لە دەستپێشخەری سیاست بریدیە لەو کاتە تنگانەکانە تۆ خاوەن بڕیارێکی سەلیم و دروست بیت بە مەسلحەتی چێ بە مەسلحەتی میلەتەکەت بە مەسلحەتی وڵاتەکەت نەک بە مەسلحەتی حیزبەکەت و سەرکردایەتێکی خۆت بۆیە من لێرەوە داوا ئەکەم وەکو قوتاچێک کاک و ئەم قسەیە وەکوتم قسەی زۆر خەڵکەکە بیستومەتەوە وەکو کاتێکی کە ڕوبەڕووی خەڵکەمەوە ئەم پرسیارە لە هەمومانەکرێت بۆ یەکێتی هەڵوێستی نییە لە هەژماری من لە موچە لە یاسای بودجە دەبێت بەڕێی من ڕاستە لەوانەیە زۆر بکەوێت لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان و مێژوش لە سەرمان لەوانەیە بە خاڵێکی نەگەتیڤ تۆماری بکە بەڵام من تەسەوورەکەم وای ئەبینم قوربانیدان بەناو بانگی حیزب و سەرکردەکانی خۆت لە پێناوی میلەتەکەدا سەربەرزیە دەتوانیت زۆر ئاساییە بەپێی دەستور و بەپی بڕیارەکانی دادگای فێدرال کە مولزەمە بۆ هەموو تاکێکی عێراق باشە بەسەرکردە و بنکردەوە بە هەموو حیزبە سیاسیەکانەوە کەس وەتەنیەت بە کەس نەفرۆشێت کاکزانە هەموو تاکێکی ئەم کوردەوانیە ئەوەندە وشیارە ئەوەندە بە ئاگایە ڕاست و چەپ و ڕەش و سپیجیا دەکاتەوە و ئێستەکانە منم قسانە دەکەم خەڵکی دەزانێت من لە چلانێکەوە قساکەم بۆچی قساکەم حقیقەت لە منتەڵەکەیانەوە قسە ناکەین من بەسەر وەکو تاکێکی ئازاد لە ناوی چێتە ئەتێوێ بڵێ یەکێتی توانێت و موقیفە بنوێنێت یەکێتی دەتوانێت دەرگای کراوەتەوە بەپێ حکومانەی دادگای فیدرالی بەپێی بڕیارەکە کە جێبەجێکە دەبێت تەوتینی موچە خۆرانی هەرێمی کوردستان لە بانکە فیدراڵیەکان دابێت دوو بانکی زۆر ڕئیسی هەیە کە هەمومان ناومان بیستووە بانکی ڕافیدەین و بانکی ڕەشیدە و ئێستاش بۆ معلوماتان کاک زانە بانکی ڕەشید بانکەکەی بەردەرچی سەرا ئەوە بە بینا پێم وایە هەر ئێستاش بە ناوی خۆیەوەیتی ئێستاەوەی بیناکانیانەکەنەوە باشە جەنابی سەرۆک پاڤڵ هەر ئەم شەو بڕیار بدە بانکەکەی بۆ چۆڵکە و بابێ من هەفتەی پێشوو میوانێکی بەڕێزت هەبوو وتی کاکە من وەکو سەرمایه‌دارێ دوو بینام هەیە هەردوو بیناکەم بەبێ پارە ئەیان بە بانکەکانی ڕەشید ئەمە موقیفە کاکە وەرە یەکێتی نیشتیمانی کوردستان فەرموو جەنابەت بینار زۆرە و ئەوە بانکەکەی هەردوو بانکەکەی بۆ چۆڵکە کار ئاسانی تەواوی بۆکە لە ماوەی هەفتەیەکی لە شتێکە ترسێ کاک نەوزادە ترسێ لە حاڵەتێکی وهایە کە هەنگاو بەرەو بەغدا بنێ بە خیانەتکردن ئەوەی هەمیشە پارتی ئامادێ مەسەلەن لە 16 ئۆکتۆبەرە کەرکووک نیان ویست وەکو حەڵەبی لێبێ بەڵام 2000 وتیان یەکێتی خیانەتی کرد بەڵام ئێستا دەرکەوت ڕێگە ڕاستەکە نەخێر موقیفەکەی یەکێتی زۆر لە حاڵەتێکی وهایە خەڵک چی بێ یەکێتی ئەڵێ والله کە سوێن دەخۆم و مانگی ڕەمەزانە هەموو کەس مەوقیفەی یەکێتی نیشتیمانی کوردستانی پێخۆشە کاکە ئەمە موقیف فرۆشتن نییە وەتەنیات نییە وەرە باشە وەکو وتم ئێستەکانە کاکە و نیشتیمان و وەتەن و وڵات فرۆشی وڵات پارێزی پارچە خاچێک نییە کۆمەڵە خەڵکێک نییە شکۆ کەرامەتم بۆ بگێڕەوە تۆ ئەزانیت یا حتمما بیستوتە من بۆیە ئەم قساناکەم بە سراحەت خەڵک هەیە حیا و کەرامەت و ناموسی لەدەست داوە لە ماوەی ئەم 6 مانگەیە گوناح نییە یعنی خەڵک لەبەر بێپارەیە بەڵێ ینی بۆ حەدە خەڵک تووشی خەڵک بە تەلەفۆنی تایبەت کۆمنتی بۆ نووسیوم
مۆبایلێک چییە بای دوو گەڵا بێت بیفرۆشێت بۆ ئەوەی ژەمێک خواردن بۆ مناڵەکانی دابینکە بەو ڕەمەزانە مەساتە کاکزانە کەسێک دڵپڕیەکەت لە واقعەوە دێ کاک نەوزاد ینی لە ئینسانیەتەوە دێ پێم ناخۆشە بەڕاستی لەو من شکوی خواکەم من ناڵێم دەوڵەمەنگم بەڵام لە زۆر خەڵک باشترم بڕواکە ئێستا هاتمە ژوورەوە تەلەفۆنێکیان بۆ کردم ئافرەتێک بوو ئەڵێ نانیە بیخۆم کرێکی پیاوم نییە چی بکەم تەکلیفم لە برادرانی گەرنانی بۆ پیاکەی لە بەغدا ئەمە خیانەتە تەکلیفم لە برادرانی کورسات کرد وتم بەرنامەیەکتان نەبینم یارمەتی فەقیر و هەژارێنەوە تەلەفۆنەکەیەتی تەلەفۆنێکی بۆ بکەن بەسەری بکەنەوە پاری مانگێکی کرێخانەکەی بۆ بن پاری سێژەم خواردنی بۆ خۆی مناڵەکانی بۆ دابینکەن ئەمە ژیانە ئەمە خیانەتە خیانەت ئەوەیە کە تۆ لە نیوەشەوە تەسریحی بێمانابەی تەسریح بیفرۆشیتەوە بە وەتەنیات تۆ بەڵام مانگی 8 ملیۆن و نیو وەربگریت بە حرامی خۆ ئەمە حقیقەتە کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان داوات لێکم سەرکردات یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانم قورسە ئەزانم بۆ مووقیفێک و بۆ مێژوو لەسەر دەکەوێت بەڵام وەڵی میلەتەکەت لێت ڕازیە بێ میلەتەکەت لێت ڕازیە بێ کە تۆ موچەکەی بۆ دابینکەی ئەرکێکی قورسیش نییە نەک ئەرکێکی قورس نییە بەڵکو واجبێکە لە هەر واجبە گەورەکانی سەرشانی حکومەت و دەسەڵات کە ژیان دابینکا بۆ خەڵک کاکە موچە خۆران یەکێک لە خاڵەکان گلەیم لەکەن ئەڵێن کاکێ نەوزاد تۆ لە نووسینەکانە زۆر تەکید لەوە ئاکەیتەوە کە ڕووکەینەوە بەغداد بۆ لە دنیا لە حکومەتەکانی پێشکەوتوشان نییە هەموو کۆمەلگا تەعیین بێ موچە خۆر بێ من ژەڵێم ڕاستەکەیت وەرە دەمەعملت بکرداتەوە لە 33 ساڵە دەم مەشاریعی گەورەت بکرداتەوە بە هەزاران کوڕی گەنجی کچ و گەنجی لاوت دابمەزرانایە با لە کەرتی تایبەتە وەبەرهێنان بواە با خەڵک لەوێن معاش بواە ئەرکی ناخستاتە سەر حکومەتەکەت تۆ نەکەرتی تایبەتت بژانێتەوە نەوە بەرهێنانت بژانێتەوە نە هەلی کارت ڕەخساندووە لەم لاشەوانەیە ئەرچێکی قورست قسۆتە سەر ئەرکی خۆت کە ناتوانانی جێبەجێکەی ئیدی کاکە وەکو مەسەلێکی کوردی هەیە دووشتی بەدەسەڵمانکی دێت کاکە لەبەرەوە بەڕاستی کاک زانا قسەکەم ئەوە جارێکی کە هەردوو لقی بانکی ڕافیدەین و ڕەشید بکرێتەوە لە ناوچەی خۆمانە کارێکی دەستوریە کارێکی قانونیە جێبەجێکردنی یەکێکە لە بڕگەکانی بڕیارەکانی داگای فدراڵی نوێنەرمان هەیە وەکو کورد ئەو نوێنەرەشکە وەکوتیان پاشەکشەی کردو خۆی استیقالی کردو هەر تەمەنی باشە باشەکە ئەنەوزاد مەسەلەی هەژماری من و ئەو تۆتینکردە کامیان باشترە خەڵک بۆ دژی هەژماری منە با بێنە بەرچاوی خۆمان بەوەی بە خیبرەیەکی کەمم هەیە ناڵێم زۆرم هەیە ئەو بانکانەی کەوەلا لە هەژماری منە دیاریکراوە هەرسێکیان بانکی ئەهلین باشە بانکی ئەهلیەکیان ئەڵێن ئارتی بانکی جەنابی سەرۆکی حکومەتە من لە دنیای نەمبیستووە کە ئەوەندە متابعم سەرۆکی حکومەتێک سەرۆکی هەرێمێک پرۆژەی تایبەتی هەبێ بیفرۆشێتەوە بە خەڵکەکەی خۆی من تێ ناگەم لە ئەمە چ دنیایەکە من قسەیەکی یعنی حەق دایمەن بوترێت نازانم لە سەرەتای چ کابینەیەکا بوو جەنابی کاک مەسوود سەرۆکی هەرێم بوو قسەیەکی زۆر جوانی کرێ ساش بیرمە نەسیحەتی کابینەکە و وەزیرەکانی کرد وتی داواتان لێکەم کە بوونە وەزیر مەبنە بازرگان ئەو وەزیرەی ئەو سیاسی بوو بە بازرگان نە سیاسەتەکە بە باشیەکە و بازرگانێکە شتێ دەدا بۆ مەسلحەتی خۆی بەداخەوە هەموو کابینەکان بوون بە بازرگان باشە هەڵاوێردی هەنگێک کەس بکەین با ئەگەر نەبوو بێ باشە با قسەکە بە مطلقی باشە کەواتە هەمویان بۆ سەرۆکی حکومەتی شێستا کوڕی سەرۆکی هەرێمی پێشوە باشە وەکو باسی یەکەن کاکە ئاخر خۆ معقولە ملیۆنێک و 250 فەرمانبەر هەیە زەربی 2500 دیناری حسابەکەی کە بزانم ماگانە چەندە کاکە ئاخر وەکو باسیەکەن نازانم 5 ملیارە شتێکیان پێ ببڕێ و کاسبی بکەن قۆقابلە چێکا ئاخر کاکە کاسبی لەسەر ڕۆح و گیانی من و تۆ کاکە پارەت هەیە ئەوەش قوبوڵمانە بازرگانی کەن بازرگانی بکە ئەگەر ڕاست دەکەی کۆمپانیایکی حەق و حەقیقی هەیە بە ئارەقی ناوچەوان ئەوەت کردو بڕۆوە بەرهێنان کە لە وڵاتەکانی دەرەوە مەچۆ لێرە ئەرزی بەلاش لە میلەتە داگیرکەی باشە ئاو کارەبا و قیرتا و دەچی خوزمەت گوزارەکان بە بەلاش بۆ دابینکەی بۆ مەشروعەکانی خۆت لەو لاشەوە مەشروعەکانی خۆت کەسێک وەرناگرێت کوڕێکی فەقیر وەرناگرێت خریجێکی داما وەرناگرێت ئللا ئەگەر واسە و حیزبەتی و تەسکیە نەبێت خۆڵخۆمە ئەمە خەلەلەکەی کاکە بڕۆ بازرگانی خۆت کە چیەکەی بیکە پارە لە دنیا بێنە و لە وڵات کاکە دەوڵەمەندانی دنیا کاکە ئەم هەموو کۆمپانیا نەوتیانەکە هێنە ئەم وڵاتانی ئێمە دەچن من و تۆ چەوسێنەوە لە وڵاتانی دەروی خوان بەڵام خێر و بێرەکەی دەچێتەوە بە وڵاتەکەی خۆی
ئێمە خێروبێرەکەی وڵاتەکەی خۆشمانە بین ئەو تۆچینە باشتر نییان ئەگە سەر بە عراق بێ مەسەلا لە حکومەتی قسەکەم ئەمە بوو کاکە سێ بانکی ئەهلیە لە دنیاە کاکە بەەوە بانکی جەنابی سەرۆکی حکوومەتێکی چانە وا ئەڵێن من باوەش بڵێ دای من دەردی کابراڵێ خەتی ڕەشعدانێن بۆ سەلامەتی نەکەومە بەر دادگاوانە یەکێکی کە ئەڵێن FIB باشە بانکی ئەڵێن لەسەر ئەوەیە فێرست بانک ئۆف عێراق نازانم مەماڵێن لوبنانیە چییە بانقێکی کەشە بابە کاک زانە لوبنان بۆ خۆی دەوڵەتەکە ئیفلاسی کردووە بانکی مرکزەکە ئیفلاسی کردو تۆ دەچی بانقێکی ئەهلی بچووکی مفلیسی وڵاتێکی مفلیسی هێنی تو هەموو مانگێ لایانی کەم ئەم معاشەی ئێمە ئەگەر دارایی ئەوت کە ناتوان بانکە ئەهلیەکانی خۆمان تەمویل بکەن بەم 23 بانکی لێ هەژدەی لێ سلێمانی بارەمیان 45 ملیاریان پێ نییە باشە قەیناکە زۆر جوانە ئەمە خەلەلی مەصرفی ئەهلیە سەرمای نییە و بە تایبەتی سەرمای حەقیقیان ئەم باقانی ئێمە هەمووی پشتیوانی حکوومەت و ئەملاو سپیکردنەوەی پارەیە لەگەڵ ڕێزم کەواتە باشترین و ڕێکوپێکترین و متمانەدارترین بە بانکچەیە بانکی حکوومەتە لەبەرەوەی حکوومەتێکی گەورەی لە پشتە دەوڵەتی عێراقی لە پشتە تووشی ئەزمەش هات دەتوانێت قەیرانەکەی لەسەر سوکا یارمەتی با قەرزی باتێ تا بانقەکە دەچێتەوە سەر ئاسی خۆی لەبەرەوە ئەمە حەقێکە لە حەقەکان باشە ئێمە چەند ساڵە بەو هەموو مەشاکلانەی دەوڵەتی عێراقەوە لە دوای 2023ەوە یەک بانکی دەوڵەتی عێراقی بینی ئیفلاس بکە نەتکردووە بەڵام چەندین باقی ئەهلیمان بینی هەر لە سلێمانیا بگەڕێکا زانە بە جادەی سەوڵەکە بڕوە من ناوەکانیان هێن بۆی خەڵک ببینێ بانکی مووسڵە بینم داخراوە بانکی ئەربی لە بینم داخراوە بانکی نازانم ئیسtismار و چی بە ناوی ئیسلامی داخراوە بۆ لەبەروی بانکی ئەهلین ئیفلاسیان کردووە باشە بانکی نۆرت بانک داخراوە 5-6 ساڵیشە کاکە لە بەرامبەر مزگەوتی حاجی حەسەنی لۆکە ئەمە هەمووی بانقە ئەهلیەکانە کەواتە تۆ لە دنیای پێشکەوتووە کاکە من نمونونەکەت بۆ بێنمەوە قەیرانی دارایی وەکو وتم لەو وڵاتانەیە قەیران ڕوودەدا ئیفلاسی بانک لەمو حاڵەکەت تەوتینەکە بۆ ئێمە تاوتین بۆ ئێمە باشدا لە قازانجی ئەوەیە لە قازانجی مۆزەف و فەرمانبەران کاکە هەندێک کەس با ئەم قسێژ ڕووی لە ئەو برادەرانە بکەم کە چەند ساڵە لە 2023 موچە خۆرن و وەخانشینی بەغا وەردەگرن لە ئەندام پەرلەمان و لە وەزیرەوەوانەوە بۆ یەک ڕۆژ موچەکانیان دواکەوتووە شەڕی داعش بوو مۆزەفەکانی مووسڵ کەوتووە باشە ئەم هەموو قوتابخانەی لە شاری سلێمانی لە هەموو هەرێمی کوردستان دەگرا بۆ ئاوەرەکانی بۆ ئاوەرە عەرەبەکان یەک ڕۆژۆک و جەناب بدەڵی معاشیان دواکەوتووە کاکە لەبەر ئەوە ئەمە تۆ ئیتر کوردایەتی بە خەڵک هەبوو کاک نەوزەتی عەرەبە ئاوەرەکان یانوت خوان ئاوارە بوون ئاوارە دائیمەن ئەبێ خاوەن ماڵ دەوڵەمەندتر بێ لە ئاوەرەکەوانە ئەو ئەوێت وەڵڵا ئەهل کوردستان فەقیر نییە ڕاتب ڕاستە بۆیان هات وەختە شەڕی داعش هەرێم نەیبوو ئێمە خواخوامان بوو خانوویەکمان بێ عەرەبی تیاابێ لەبەر معاشەکەی موسۆگەر بوو لەبەرەوە کاک زانە بەڕاستی با خۆڵ نەکەی نەچاوی خەڵکەوە یعنی ئەمانە ناچێتە قاڵبی خیانەتەوە بەڕاستی ڕەنگەیەکێتی لەوە بترسێ بەڵام سەوکو هاوکارانیشم پێیان وتم مەسەلەن ئێستا جنس کارتی نیشتیمانیە پاسپۆرتە باعیە دا و دەرمانە پۆلیسی پاسەوانی سنوورە گومرگە مەسەلەن باشە یعنی ئەمە هەمووی لەوەیە کەچی ئەهیمێنێتەوە سەر مۆزەفە قوڕ بەسەرە مەدەنیەکە کە بچێتە سەر بەخایتر ئەمە بۆچیە ئەمە بۆچیە مەسەلەن ئەو با شتێک بڵین ئایا ئەمە پەیوەندی بەوە هەیە ئەگەر لە هەژماری من بێ قەواری هەرێمی کوردستان و قەزینەتەوەی ئەپارێزرێ یعنی ئەگەر بچین کارتێکت پێ بێ کابرا لە منفەزێکەوە معاشەکەی خۆی ڕاتبەکەی خۆی وەرگێت و یعنی کامیان قەزینەتەوەی وەڵاهی هەژماری بانک وەکو دەرکەوتەوە خەڵکی زۆری لەسەر نووسیوە هەژماری بانک وەکو ئەڵێن پرۆژەیەکی تاکە کەسیە بۆ بەرژەوەندی تاکە شخصە هیچ بەرژەوەندی کەسیتیانە باشە من قسەیەکی کاکەی ئەوە هەژماری بانک بەسەرچا وا لە هەولێرا کردوتانێتەوە لە سلێمانی شاخەری کە دەست پێەکە کە خەڵک زۆر ناڕازی بۆ معلوماتی کاکە یعنی ئەوەندە ترساون یەکێک لەو گلەیانە کە ڕەخنە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەجیرێ دەڵێ بۆچی قسەیەکی حەقیقینە لە دەربارەی ئەم هەژماری بانکە بیوەسێنە کاکە خۆ پرۆژێکی نەتەوە نیشتیمانی نییە کاکزانە وەکو پێم وتی پرۆژەیەکی وەبەرهێنانی دارایی بانکیە بۆ تۆیە بۆ منە بۆ کەسێکە کە خاوەنەکەیەتی یعنی ئەمە لەسەر نیشتیمان و نەتەوە بگۆڕینەوە بۆ هەژماری بانقێک بۆ 9 ملیار 5 ملیار دلاری مانگانە کە دەزم برادرانە ئاکەوێ ئەوەیە غەڵەتەکە لە بەیایە تۆ وەکو وایە تۆ خیانەت نەکەی بۆ جرفانی خۆت کاسبی بکەیت
بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر موچە خۆرانی ئەم زۆنەی دا و بە تەواویش ناڵێم هەر موچە خۆرانیەمە وەڵاگەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت موچەی هەموو کوردستان بێنێت دەستی خۆش بێ لە بەیانی زووتر نییە بیکە بە دووەکو زاخۆشەوە کاکە بە بادینان و بە شنگالیشەوە لەبەرەوە ئەمە ئەرکە واجبە بۆی بەڕاستی من داوا لە جنابی سەرۆک پاڤڵەکە وە سەرکردایەتیەکی وە حیزبەکانی کەش لەگەڵا کاکە هیمەتێکی مرۆڤ دۆستانە نیشتیمانیانە خەمخۆرانە بنێنن بۆی ئەم خەڵکە لەم قات و قڕێ دەربچێت فەرمو ئەمڕۆ 25 مانگە بەیانی 25 مانگە بەغداد مانگی سێشی تەواو کرد بەیانی 15 ڕەمەزانە 15 ڕەمەزانی خواست لەسەر خواردن و خەڵک حەزەکە سفرەیەکی ڕێک و مڕەتەبی هەبێت جا من ئێستا کە هاتم لەگەڵ شۆفێری کورساتە لە سیارەکە باسی شتێکم کرد دەڵێن مێژوو و ڕۆژگار دووبارە دەبێتەوە وڵا ڕاستە ساڵی نەوەتیۆگە گەر جەنابەت بیرت بێ چواری سێ بوو کۆڕەوەکەما کرد چواری سێ بوو ئەمڕۆ چەندی مانگە 24 هەفتەیەکی کە چواری سێەکە سێ چوارەکە باشە بارانبارینێکی عجایب بوو تا هەژدەی چوار ئەگەر بیرت بێ هەمومان بە پێوە ڕۆشتین تا سەر چەمی چۆمان و حدودی ئێران باران لێی دەدایت قات و قڕی و برسێتی بە قەدەری ئێستا کەمتر بوو لە ئێستا تەسەوورکە چونکە ئەو کاتە هەموو خەڵک وەکو یەک بوو هەمومان فەقیر و داما بووین باشە کەواتە ڕۆژگارەکان یەکە چی ماوەتەوە وەکو ئەوەی لێبێت ڕاپەڕینێکی ماوە بەداخەوە من زۆر نزیکە ئەو ڕاپەڕینە ببینم لە جەماوەری ئەم میلەتە ئەگەر ئەو وەزعانە ئاوا درێژە بکێشێت باشە ڕاپەڕین بۆچی ڕوویدا کاکزانە لە ئەنجامی زوڵم و زۆری لە ئەنجامی زوڵم و زۆری لە ئەنجامی برسیکردن لە ئەنجامی هەموو ترس و تۆقاندن بەڵام دۆخێک لە هەولێر و دۆکێ کاک نەوزاد ینی بەڕاستی ینی ئازادیەکەش نەما زۆرێک لەەوەی خۆ ڕاستە خۆی مەسەلە ئازادەکەیە کاکە وەکو وتمان هەموو ئازادیەکان وەکووتە بەهایەکی گرنگە و ئینسان بەبێ ئازادی مانایەکی نامێنێتەوە بۆیە ئەوە ژێچەکەلەوە جا ئێمە خۆمان خەڵخەڵەتانوە زۆر جار لە شوێنی شتیا باسم کرد لە هەموو شۆڕشەکانی کورد لە شۆڕشی ئەیلول باشە با بە نەمریش باسی بکەین 14 ساڵ خەبات و شۆڕش و خوێن و فرمێسک تێکەڵ بوو هەدەفەکە و شعارەکە چی بوو دیموکراسیت بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستان شۆڕشی نوێی گەلەکەمان 16 ساڵی خایان دیموکراسی بۆ عێراق مافی چارە نووسمان زیاد کرد هەموو دیموکراسی شیعارێکە هەمومان دەستمان پێوە گرتووە باشە کەچی جێرەکەی لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکەیت سیمای گەشی دیموکراسیە چییە؟ یەکەمیان چێکردنی پرۆسەیەکی بەردەوامی لە کاتی خۆی ڕێکوپێکی هەڵبژاردنەکانە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵاتە دوو جامدان و وەچێکردنی ئازادیەکانە باشە یەکسانی بوونە دادپەروەریە هەموو ئەوانێکەیە ڕێزگرتنی لە یاسایە ئێمە ئەمانەمان هیچی جێبەجێ نەکردووە کردوشمێ لە جوڵسێکی بچووکە لە جوگرافیایکی بچووکە هێشتومانەوە کەمانای خۆی نادا بەداخەوە ئەمە دیموکراسیەتەکەی کەمە دروشمانە لەبەر ئەوە بەڕاستی لێرەیە سیرەکەی ئەم دوو فاقی سیاسەتە یاخود ئەم دیدگا سەقەتەی سەرکردایەتەکانی ئێمە بە کورد دەڵێم کە بە شێوەیەکی عام دیموکراسیمان کردوێتە دروشمێکی مرکزی بەڵام لە بەرامبەر ئەو کەسانی ڕۆژئاوا یا سیستەمە ڕۆژئاوایەکانە کە ئەوان دیموکراسیەتیان زۆر بلاوە گرنگە ئێمە ئەهەمیەتی پێنادەین لەبەر چاوی ئەوان ڕۆژانە ئازادی تاکەکان پێشێلەکەین ئازادی کۆمەلگا پێشێلەکەین برسیکردنی کۆمەلگاکەمانەکەین پێشێلکردنی یاسا نێودەوڵەتەکانەکەین کەچی داواژەکەین کە ئەوان یارمەتیمان بن بۆ معلوماتن من لە شوێنی کەشاوتم ئەم سەردانی سەرۆکی حکوومەت کە پیان وتراوە بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگا باشە یەخستنەوەی هێزی پێشمەرگە چ زەرریشتیا بۆ ئەم میلەتەمان بۆ ئەم نەتەوە نیشتمان ئەمە قەزیە گەورەکەیە کەچی تۆ 10 ساڵە دەستی بەدەستی بە ئەمریکا هاوپەیمانانەکەی پیان وتووە کاکە تا ساڵی 2026 ئەیکەن بیکەن ساڵ و 9 مانگی ماوە ئەیکەن بیکەن نایکەن هەموو هاوکاری یارمەتیەکانتان لێ بڕین لەبەر ئەوە بەڕاستی کاک یەکێک پرسیارێکی جوانی لێکرد وتی کاک نەوزاد بۆ گەشتینە ئەم وێزگەیە پرسیارێکی گەورە خەتای چێیە وەرە ورد بینەوە من و تۆ وەکو تاچێک خەتای چێیە خەتای عێراق تا ساڵێ لەمە پێش نەیەتوانی ئەساسەن بێتەوە ناو کوردستان وەدەنگی دلێر نەبوو من طبعا بۆ بالمناسبە باوەکو پسپۆرە قسە بکەم پسپۆرێکی نەوت بەیانی 25 ساڵێکی تەواو تێپەڕ ئەبێ بەسەر مەسلەی هەنادەکردن و ڕاوەستانی نەوتە باشە لە دوای ئەو ساڵە کێشەکان لە بواە ئاسانتر بواە کەچی قورستر بوو بۆ نیەتی حەقیقی نیە وەکوتم بڕیارەکانمان بەدەست خۆمانە و لە دەرەوەی سنوورەکان ئەوەمان پێەکەن و ئەوان پلانێکی زۆر دوشمنانکارانیان هەیە بەداخەوە بە خۆمانی جێبەجێکەن دوشمنان من زۆرە ترسم لە دووسێت شکاکەوتم خۆزگەم ئەم هەڵوێستانە هیوام وایە ئەم هەڵوێستانەی سەرکردە و حیزبە سیاسەکان نەچێتە چوارچێوەی ئەو پیلانە دوشمنکاریەوە کەوا دژی هەرێمی کوردستان دەجێڕێت پیلانەکە تووشایە
ئێرانە عێراقا وڵاتانی کەیە بۆ ئەوەی پلانەکە بەم شێوەیە عێراقێکی مرکزی بە قوت دروست بێتەوە لە بەرامبەردا هەرێمێکی بچووک بێتەوە کێوای لە کێوای کرد ئێمە خۆمان بەدەستی خۆمان وامان کردو کەواتە پرسیارەکە دەبێت گلەی لە کەس نەکەین من هەموو کاتێوتومە بۆ گلەی لە تورکیا بکەم بۆ گلەی لە ئێران کەم بۆ گلەی لە عێراق و عەرەب بکەم ئەوان بە ئاشکرا هەمومان تاریخ و مێژووە زانین 100 ساڵ ئێمە دەچەوسێنەوە 100 ساڵ ڕژێمی باڵادەست و دەست بەسەری ئێمە داگیرکاری وڵاتەکەمانن کەواتە دوژمن ئیشی چیە کاکزانە بریتێ لە دوژمناتی کردیتەوە بچووک بوونەوە نەهێشتن سڕینەوەت کەواتە ئەمە ئەرچی خۆی جێبەجێەکە بەڵام لە بەرامبەری تۆیە ئەرکە چیە مقاومەتکردنە یەکریزی خۆتە ڕێخستنی ماڵی خۆتە تونند و تۆڵکردنی نێو ماڵی خۆتە یەک و یەگرتوتە قسەیەکی مەنتیقی بکەین هەموو کەس لە کوردەواری ئێمەوە دەڵێن یاخوا دوژمنەکەشت دوژمنێکی عاقڵ بێ و ڕاوێژکارەکەت ڕاوێژکارێکی دەمسپی و ڕیشسپی عاقڵت هەبێ حەقی مدەبێ بەداخەوە لە کورداوە نییە ئەوەی کە خۆی بە مەرجع دانێ ئەوەی کە خۆی بە تەمەندار و بە ئەزموندار دانێ نایە دەست پێشخەریەکی جدی بکە معقولە کاکە زانە نازانم علی تەسەورەکەم ساڵێک زیاتر بێ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیان جار دەست پێشخەری کرد بۆ کۆبوونەوە لەگەڵ جەنابی کاک مەسعودا جەنابی کاک مەسعود بە بیانی و سەرقاڵی و کێشە و مەشاکل ناتوانت ببینم ئێخر کاکە خۆ خەڵک وەکو ئەڵێن لە کوردەواریە ئینسان دە پیاوی ژەکوژە دوایی دەچێت سڵح دەکات باشە دەچیتە سەر ماڵی خەڵک کابراژ ئەوەندە شەهمە ئەوەندە خۆی بە خانەداندانێت قوبوڵیەکە میوانەکە قوبوڵەکە دوژمنەکەی قوبوڵەکە تۆ دوژمنت نییە کاکە دەتەوێت هەموو کورد بە دووە تا بێ بەڵام تۆش سەرکردەیەکی ڕاست و دروست نەبی خەڵگەمە قوبوڵ ناکە لەبەرەوە کاکە من قسەیەکی حەقەکەم ئەزانم قورسە ئەزانم ناخۆشە خۆزگەم وانە بواە کاکە وەرە دەمسپیمان بە ڕیسپیمان بە سەرکردەمان بە ڕابرمان بە کاریزمامان بە بمانشێنە هەمومان لەگەڵتاین هەمومان لە دواتەوەین بەڵام بزانی تۆ خەمخۆرێکی ڕاستەقینەی سەرڕاستی دروستیت نەک تەنها بۆ خۆت و بۆ بنەماڵ و بۆ حیزبەکەی خۆت بەڕاستی ئەمە وای کردووە کاکزانە تاک بە تاچی ئەم میلەتە متمانەی هیچی بە حکومت نەماوە بە هیچ شتێک نەماوە و پێم وایە لە جەنابەت مقابلی جەنابی وەزیری دارایت کرد ئەڵێ میلەتێکمان بووە بە تووشەوە بڕوای بە هیچ کەسێک نییە بە هیچ شتێک نییە یەخ کاکە خۆت وات کردووە تۆ هەر ڕۆژەی قسەیەکەکەی یعنی هەر ڕۆژەی تەسریحێکە دەی باشە وەرە 30 ساڵی ڕێکە ئەم حکومەتەمان هەیە تەحەدای هەمویانەکەم ئەگەر کەسێکی پرۆفیشناڵی لە زانست و لە پسپۆرەکەی خۆی کرابێ بە وەزیر کەچی وەصف لە بەرچاوی جەنابتانە وەصفی تەیب سافمیەکە ئەڵێ وەزیرەیەکە وەزیرێکی میهەنیە دەستی خۆش بێکەوایە و خۆشی زۆر باش دەزانی ئافرەتێکە وەکو باسی کرد ئەڵێ کاکە من حیزبی سیاسیم لە تووشیوانیم نییە لەبەرەوە سبەینێ لە وەزارەتانە مام 1001 مەلەفم بۆ دروست دەکەم لەبەرەوە من حکمی قانون وەکو خۆی جێبەجێەکەم ئەوەیە کە جێبەجێەکە جا بەڕاستی ئەمە وەزعەکانە هیوادارم کە بەم شێوەیە نەمێنێتەوانێ و یەکێک هەبێ فریاد ڕستێک بێکە ئەزانی هەمومان چاومان لە ئاسمانە فریاد ڕستێک بێنێتە خوارەوە ئیشی خوای گەورەیە خۆی گەورە داوێتی مرۆڤ بە هەموو ئەخۆیاڵێ ئیزا خەلیفەت الئەرض بە مرۆڤ ناڵێت تۆ جێنشینی لەسەر زەوی باشە عەقڵی یاویتە تێ ڕێگەی یاویتە تێ علمی یاویتە تێ دەیوەرە کاکە چارەسەری خۆت بکە خۆ ئێستا زۆر کەس ئەڵێن کاکە ئەڵێت کاکە هەموو شتێک لە ناوچەوانمان نووسراوە لەوەتەی لەسکی دایکمانای مخەیر نییە ئینسان نەخێر مخەیەریت کاکە فەرموو وڵاتێکی سەیریکە وڵاتێکی دەوڵەمەند میلەتێکی دەردی کابراڵێ مەڕ ئاسان لە بەردەستایە باشە تۆ کە نەتوانی بیبەی بڕێەوە بەڕاست و دروستی وعدێک و بەڵێنێک لەگەڵ میلەتەکە جێبەجێنەکەی ترخوای گەورە چیت بۆ بکە وڵا خوای گەورە سەردەمی پێغەمبەر نەماوە جوبرەئیل داببەزێنەوە هەموو ڕۆژێەوە حێکمان بۆ بنێرێت لەبەرەوە بەڕاستی ئینشاءڵڵا خوای گەورە ئەومان بۆ بکە سەرفراسکە سوپاس بۆ بەڕێز نەوزادی مهندی شارەزای کاروباری نەوت و دارایی بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ